بەرنامەی لاپەڕی نەوێنەیەکمان پێمان خۆش نیشان دێم زەندەی بەرهەمەکانی. نووسەر و وەرجێڕ مامۆستا شێرزاد هەینی لە ساڵی 1955 لە گوندی گەڕەسۆر سەر بە پارێزگای هەولێر لەدایک بووە. دواتر دێنە گەڕەکی سەیداوە و لە قوتابخانەی هەولێری نمونەیی قۆناغەکانی خوێندنی دەست پێ دەکات. پاش ئەوەی نەفی دەکرێن بۆ شاری دیوانیە، لەوێ قۆناغەکانی خوێندنی تەواو دەکات. ئامۆژگەی تەکنەلۆژیاش لە بەغدا تەواو دەکات. ساڵی 1970 وەک مەساح لە شارەوانی هەولێر دەست بەکار دەبێت. بەشداریکردنی لە شۆڕشی ئەیلول وای لێ دەکات هاندەر بێت بۆ نووسین و خوێندنەوە و چوونە ناو دنیای کتێب. ساڵی 1998 ڕوو لە هەندەران دەکات و لە وڵاتی سوید جێگیر دەبێت. خاوەن 100 کتێبە، 12 لەو کتێبانە ڕۆمانن لەسەر خۆشەویست. دەم کاتتان باش، خۆشحاڵین لە بەرنامەیەکەی لاپەڕە بە دیداری ئێوەی خۆشەویست شاد بووینەوە. لاپەڕێم جارەمان جیاوازتر لە لاپەڕەکانی تر. لە سەرەتایی بەرنامەکانی پێشتریش باسمان کرد کەوا میوانەکەمان خۆی شوێنی دانیشتن و گفتوگۆکردنی خۆی هەڵدەبژێرێت، بەڵام ئەم جارەیان جیاوازتر بوو. مامۆستا شێرزاد هەینی هەموو شتەکانی پێمان گۆڕی، هەتا لە شێوازی جلوبەرگ و دانیشتن و گفتوگۆکردن و ئێمە هێناوە سەر قەڵای هەولێر و شوێنێکی جوان و لۆکیشنێکی جوان و تعدیلاتێکی قژیشمان بۆی کردی. تر نازان بەدڵێت یان نا. مامۆستا گیان زۆر سوپاس، بەخێربەی، زۆر سوپاس بۆم دەرفەتەی بە ئێمەت بەخشی. سوپاس بۆ ئەو تەلەڤیزیۆنەی کە ناوەکەشی خۆشە، تەلەڤیزیۆنی دیمەن. سوپاس بۆ ئەو بەرنامەی کە ناوی لاپەڕەیە و دڵنیام ئەو لاپەڕانە بێکەوە دەبی بە دەفتەرێکی جوان، ئەو دەفتەرش دوای دەبی بە کتێبێکی جوان. و لە هەموو بەرنامەکانی خۆم ئەوەی کە لە هەولێر دەیکەم دەڵێم هەولێرتان باش. قوربانتم مامۆستا، ئێمەش دەرێنم کاتت باش، هەموو کاتێک باش. سوپاس. مامۆستا پێمان خۆش بوو چەند تەوەرێک هەڵبژێرین ناو بەرنامەکە، گفتوگۆی لەسەر بکەین. یەکێکیانەوە بوو کە بەر لە هەموو شتێک پێم خۆش بوو سەرەتا چۆن خۆشویستنی کتێب یاخود ئاشنابووی بە کتێب لە سەرەتایی تەمەنێکدا بوو کە دەستداوە کتێب و خوێندنەوە. من زۆر جێم لەو پرسیارە دەوی لە خەڵکی تر دەکرێت و لە نووسەرانی تر دەکرێت و لە هونەرمەندان دەکرێت بە تایبەتی لە جیهانی برێ و تەلەڤیزیۆن و لە یوتیوبەوانە و پرسیارە زۆر هەمویان دەڵێن ئێمە مناڵ بووین لە ماڵەوەمان کتێبخانەیەکی گەورە هەبوو، داکو بابمان و یان باپیرمان و هەر لە مناڵیەوە چەندین ڕف کتاب لە ماڵمان هەبوو، بە چەندی زمان بوویمە منداڵ بووین دەستمان دەدایە و شتیوا زۆر دەژێڕنەوە و تەواان نەوان ڕاستیش دەکەناون، بەڵام ئەو ماڵی ئێمە لێ گەورە بووین، ئەو گەڕەکە ئێمە لێ گەورە بووین بینەسە ماڵەکەی خۆمان، ماڵی خۆمان کتابی تێدا نەبوو و کتێبخانە تەواان نەک لە ماڵی ئێمە لە گەڕەکەی هەر نەبوو. ئەوەیە من لەبیرمە پیاوەک هەبوو لە کۆڵانی مەلە سەیداوەی هەتا دوو سێ ناوەندی خوێندە بوو، ڕۆمانی عەرەبی هەبوو، ڕەنگە لە ماڵیوی و لە بەردەستیوی و لە
دیدی ئەو پیاوە کتاب لەو کۆڵانێمە هەبوو بەس لە ماڵی ئێمە نەبووە ئیتر گەورە دەبین و دنیا گەشە دەکا و تەتەور دەکا و ڕێککەوتە نامی یازە ئازار دەبی و کتێبی کوردی و بڵاوکراوی کوردی پەیدا دەبی ئەمەش لەو مرد منداڵە لەو گەنجانە بووین کە شەیدای کوردایەتی و دۆخە نوێیەکەی کوردستان بووین لەگەڵ و پەیدابووینە کتابە کوردیانە ئاشنای کتاب دەبین و حەزمان لە کتاب دەبی بەڵام یەکەم کتاب من بینی بم لە ماڵی ئەو پیاوەی کە ناوی مام تەها بوو ئێستاش تەمەنی درێژوی سەحەتی باشوی جازار دەیبینم تەها مام غەفور لە کۆڵانی مە کتابی هەبوو ڕۆمانی عەرەبی هەبوو و منش عەرەبیەکەم زۆر باش بوو لەبیرماندا ڕۆمانم لە وەرگرتە خوێندیتمەوە. ڕاستە مامۆستا ئەی چۆن بوو خوێندنت ئاستی خوێندنت چۆ بەغدا و یعنی لای جنوب ئەولا تو لە سەیداوە بووی ئێمە لە سەیداوە لە طبعاً و کاتی ئێمە برێن سەرەتایی کە دەچینە بەر خوێندن بە کوردی بوو پۆلیەشی ناوەند سەرەتایی و یەک و دوو سێ تا شەشیش خوێندن بە دارا دووداری دەست پێ دەکەین وەک هەموو قوتابیانێ و سەردەما بەڵام شانسی ئێمە ڕێککەوتی ئێمە باوکم پۆلیس بووە نەفی دەکرێت بۆ جنوبی عێراق و باشووری عێراق لەوێ لە تەمەنی لە پۆلی سێی ناوەندی کە لە سەرەتایی کە ئەوەی تەواو دەکەم کە کارتی پۆلی سێ وەردەگرینەوە باوکم بە ڕەحمەت بیدێتە دوومان ئێمە خوشک و برایەکانم کۆمان دەکاتەوە لەگە هەندە پرێسکە و بخچە و ئیتر زۆر غەریب بۆ ئێمە یەکسەرەمە لە سەیداوەی کۆڵان و سڵپا و کۆڵانەشی نیمچە ملی سواری پاسێک دەبی نەچینە بەغدا لە بەغدا سواری ئەو پاسانەیان ئەو نێرینانە پێیان دەگۆ نێرینە و کاتی دەبین بۆ ئەو شوێنەی کە باوکم لێ بووە ناحیەی حەمزە سەر بەنە دیوانێ بوو ئیتر دەکەوینە بارودۆخێکی عەرەبی و زمانی عەرەبی و قوتابخانی عەرەبی و دیمەنی تایبەتی دەبینین و بارودۆخەچی تر ئەوەی کە زۆر دوور بۆ لەو بارودۆخ ئێمە تێدا ژیاوین بەڵام هێدی ئاشنایی بارودۆخەکە دەبین و دەکەوینە سکەی زمانی عەرەبی تر کوردەکەمان لەبیر دەچی و تا سەرەتایی تاوا دەکەم بە کالۆریە من لە ئامادەیی شامیەی سەرەتایی شامیە تەواو دەکەم ئیتر پاشێنێ ساڵی 1970 بارودۆخی کوردستان باش دەبی و پۆلیسەکان دەگۆزرێنەوە کوردستان منیش دێمەوە ئەوەی کە من بۆ من بەداخەوە بڵێن باش بوو یەکسەر ناوەندی قۆناغی ناوەندی خوێندنەکەی دەبێتە عەرەبی منیش لەبەرەوەی کوردەکەم لەبیر نەمابوو و نووسینی کوردیم نەدەزانی و دەست بە خوێندن دەکەین بە زمانی عەرەبی و ئەو کاتیش کە من عەرەبی باش دەزانم و عەرەبی دەخوێنمەوە کتابی عەرەبی هەبوو گۆڤار ڕۆژنامەی عەرەبی زۆر بوو دوای لەگەر 11,000 و گۆڕانی و دۆخە سیاسیەکە ئیتر کتابی کوردی و ڕۆژنامەی کوردی پیا دەبی و پەرۆشی ئێمە و حەزمان لە کوردایەتی ئەوانەوا دەکات شەیدای نووسین و خوێندنەوەی کوردیش بین لە دوای قۆناغی خوێندنت وازم لە شارەوانی دەوامت کرد فترێکی باش خزمەتت کرد و ئیشت لێدا کرد ئەو کاتی کتێبێکتم خوێنەوە باسیەوە دەکرد دەڵێی 3 بار هەڵگرمان هەبوو سیارە نەبوو لەناو شارەوانی هەولێر و ئەو کاتی جگە لەو پرسیارم ئەو کاتی کتێبوشت چۆن دەخوێنەوە یعنی ئاشناوی بە کتێب ئەو کاتی من یاخود خەریکی ئیشکاری ناو شارەوانی بووی ئەو کاتێ من کە دەگەمە شارەوانی قۆناغشتری ژیانی منە من ئامادەی تەواو دەکەم و دەچێ ناو شۆڕش و پێشمەرگە و پاش نسکۆ دێینەوە و ئیتر دەستمە بەغدا و لە بەغدا 2 ساڵ قوتابی دەبم مەحەدی برین تەکنۆلۆژی تەواو دەکەم و ئیتر دەکەوێنە بەغدا جیهانێکی گەورە و کتێبخانەی گەورە و شانۆی گەورە و ئاشنابوون بە قوتابی و ئیشارەکانی تر و شارەکانی تری عێراق کوردەکانی تریش مەسەن بۆ نمونەمە کە لە بەغدا بووین پێمان سیر بوو قوتابی فەڵەستینیمان دەبینی قوتابی یەمەنیمان دەبینی یان قوتابیمان دەبینی ڕەنگە من ئێزیدیم نەبینی بوو قوتابێکمان لەگەر بۆ ئێزیدی بوو هەر لەناو قسمی داخلی لەناو ژوورەکەی منیش بوو ئیتر کە خوێندن لە بەغدایە تاوا دەکەم دەکەومە شارەوانی دادەمەزرێم شارەوانی ئەو ڕژە لە کۆڕە گوتم دەرم من کە چوومە شارەوانی هەولێر وەک فەرمانبەر وەک مەسەحدا مەزرام هەستم دەکرد بۆنی محەممەد مەولود مەمی تێدایە هەستم دەکرد شارەوانی ئەو وەختی من کە چووم هێشتان کەچی تابعەکەی مەغدید پیربال مەحمودی تێدا مایە پیربال مەحمودی شاعری هەولێری کە بە عەرەبی و بە تورکی و بە کوردی شعری نووسیە و چەندین دیوانی هەیە ئەو کاتە تابعە بوو لە بەلەدی هەولێر کە من چوومە شارەوانی لە ناو چەکمەجەی هەندێک مۆزەفەکان گۆڤاری شارەوانی هەبوو بە ناوی هەولێر مابوو
کە دەچمە شارەوانی دەمزانی پیاوەک هەبووە ناوی هاشم عەبدوڵڵا بۆ سەرۆک شارەوانی هەولێر بۆ و پشتیوانێکی تەواوی کردی بۆی گۆڤاری هەولێر دەربچی بەڵام کە دەچم برین گۆڤار و نووسین و کتابی کوردی لە شارەوانی نەبوو ڕەنگە بڵێ من پاش ساڵی 1970 بۆ هەشتاش هەوڵ دەدەم دەفتەرێکی کوردی کتابێکی کوردی ڕیپۆرتاژ بە کوردی و هەندێک ئاماژەی نوێ پیا دەکەم بۆ ئەوەی شارەوانی بکەمە بنکەیەک شتی کوردی تێدا بڵاو بیتەوە لەوێ و لەو قۆناغا ئەو مزازەفەیە ئەو پەرجوێ دەکەم کە کتابی هەولێر لە یادی 100 ساڵی شارەوانی ئامادە دەکەم کە دەڵێم ئامادە دەکەم یان لە سەرەتای هەموو قۆناغەکانی کتابەکە تا چاپیش دەبێت بە خۆم دەیکەم و بۆ وەرگرتنی حەزم لێ ئەوە برێن بۆ ئاماژە بەوە بدەم بۆ وەرگرتنی ڕەزامەندی چاپکردنی و کتابە دەستمەکن وەختی هەرشتان متەسەڕف یان محافظ بوو من دەستمە لای پارێزگای هەولێر طبعا بە عەرەبی قسەی دەکرد کابرا پێگوتمەوە چێ گوتم وەڵا کتابەکە دەمانەوێت چاپ بکەینەوەوانە توش کوردی نەدەزانی وەلو لە هەولێر مرد و تازێکی گەورەشیان بۆ دانا لە هەولێر کابرا تەماشای کردی هیچ پێسەیر وە بەلالوتوانە تەماشا گوتیەوە بە کوردیە مش گوتم بەڵێرەوەڵە بە کوردیە گوتی ئەوزە لۆ بە کوردی بی ئێمەش گوتم وەڵاوە تازە تاوا بوو نووسرایە بریا بە عەرەبی باە ئەمەش گوتم وەڵا خە تازە تاوا بووە گوتی نابی بکەی عەرەبی ئەمەش گوتم مامۆستا ناوەڵە تاوا بووە بەس زانێ من لۆ بە کوردی نووسیە گوتی بۆ گوتم وەڵا لەبەرەوەی هەولێر شانسی وا بوو هەموو کتابەکانی کە لەسەر مێژووی هەولێر نووسرایە ئەو کتابانەی کە لەسەر مێژووی دایرەکانی هەولێر ئامادەکرایە ئەو کتابانەی کە لەسەر چالاکیەکانی محافظەی هەولێر ئامادەکراون بە عەرەبی بووە گوتم باوایان بە کوردی بی بە عەرەبی گوتی کاواتە دقی ناکە با بڕوە ئیتر چاپمان کرد و کتابێک بوو ماوەیەک سەرچاوەیەکی باش بوو بۆ زانیاری لەسەر هەولێر ئەو کتێبە مامۆستا باسی کۆمەڵێک بانگراوندی خۆت دەکات ناو ئیشوکار لەوە شارەوانی بەلیڤڵ بینیم بە قەڵەم دەنووسمەوە ئەوت کەی چاپ کردووە ئەوە هەر لە ناوەکەی ڕەنە کتابەکە ناوەکەشی زۆر نوێ و نامۆیە هەر حەزم کردیانی خەڵک فێر بیان یان بە خەڵک بڵێم یان بە خوێنەر بڵێم زۆر نۆڵمان لە خەڵک ڕۆژانەی ئیشکردنی خۆی بنووسیتەوە بەڵام بنووسینێکی نیمچە ئەدەبیبی پەخشانی تێدابی ڕازی تێدابی لاپەڕی مێژووی تێدابی کەسایەتی تر بەشداری بکە لەگەڵ خۆت و هەوڵ بدەیت تیشک بخەیە سەر ئەو کەسانی کە پرشنگدار بووینە کە شەوقیانە بووە کە زێ ڕووناچیان دیار بووە کتابێک کە من نووسیمە باسی خۆم دەکەم بەڵام لە ناو خۆم لە ناو باسکردنی خۆم لە ناو ڕۆژان جێڕانەوەی خۆم باسی هەولێرە باسی شارەوانیە باسی ئەو کاتانەیە کە شارەوانی دەستگایەکی سادەی وەلەو ناوەکی گەورەی هەبوو بەڵام دەستگایەکی سادەی کۆمەڵێک فەرمانبەر و کۆمەڵێک مەچینەی سادەی هەبوو بۆ کاروباری ڕۆژانەی خۆی بەڵام ببوورە ڕادەگرم پلەت چی بوو لێرە لە ناو کتێبە لەو کتابە کە و کتابم نووسیان باسی ڕۆژانی خۆم دەکەم مەساح بووی وەک مەساح بووم من جێڕانەوەیکی جوانم خوێندەوە ناوی کتێبەکەم خوێندەوە بە دیاریداتە من ماوەیەک بەر لێستا کەسێک دێ بۆ لات دەوێ مزگەوت دروستکە زۆر جوانە ئەنجا بە شان و باڵتدا هەڵدەدا یعنی وەکۆی بکاتە وەسیلەیەک یعنی واستە ئەدە تو بێکەوە تەڵەبە بووین و بەڕاستێت و عەرەبیەکە زۆر باش بوو دەوێت ناتکە لەو ڕێوە بەڵام تو دەلێی بۆ لەو جێە مزگەوتت دەوێت دەیبێ بنەسڵاوە ئەو چیرۆکە چی بوو باسی وە کوڕێک بۆ لە ڕۆژێک هات وەختی خەڵک کەم ساری پێ و سوزی سارشی لە مزدەوە دەم ناسی گوتم نازانم گوتی بەدێ منە تۆستەی سەیداوە بەیەکەوە بووین و فەرمو گوتی وەڵە باوکم دەوێت مزگەوتێک بکە ئەمنیش خۆمەڵ شایە گوتم کوڕێک لەوێ وەخت خۆی دەیناسمەوە ناتەلام لە کۆنەوە خەڵکی حەزیان لە دروستکردنی مزگەوت بووە ئیتر بۆیە شارەوانی یەک لە ئەزمەکانی ئەوە شوێنی ئەرزی نەبووە لەوە مزگەفت زووتر پێشەوەی بیتە مەحەل لەو ئاوادان بیم زەوی مزگەفتەکە داگیر کرابوو زوو دەیاندا خەڵکی تر ئەو کوڕەشات گوتی گوتم وەڵای کاکە تو مزگەفتان لۆ چییە گوتی لۆ خێرێمانە گوتم خێر عن چۆن گوتی نێژیری بکرێ و سەدەقەی بۆ باوکم و مردی لێ دەشورێ و تازەی دادەندرێ گوتم وڵا باشە ئەگەر وابی لە هەر شوێنێک مردی بشورێ خێر نێگوتی با گوتم لە شوێنێک نێژی لێ بکری گوتی باشە گوتمە دێک شوێنێک زۆر پێویستی پێبی گوتی و خێرەکە زۆرترە گوتم سارت پێ گوتی ئاگوتم دەوەرە سوار بچینە بنەسڵاوی نووسراوە گوتمالۆ بۆ ساڵی چەند بوورە ئەوە دەبی 1970 داوانە بووە
ئەخە چۆن بنسڵاو کو مزگەفتی لە بناو پارەی لە بنسڵاو گوتم کاکە لۆ خێرتان نییە لۆ مردی شوشتنتان نییە لۆ ناو ئاوەدانیتان نییە شوێنێکە 4,000 ماڵی تێدایە 4,000 خێزانی تێدایە کە سێبەرێکی لێنێ نێژی تێدا بکەن هەشتاهۆش دوابزانم لە بنسڵاوە ئاوارەکانی شادومەنی مامۆستا تەرحیل خۆر ئاوارە بوو شوێنی کۆکردنەوەی ئاوارەکان بار حاڵ دەیبەم و شوێنەکەم پێ نیشاندا و گوتم ئێرە باشە و هیچ ئاسان هەموو موافقاتی کەس گری ناکرێ با یەک ڕۆژی لە تاوا دەکەن وڵات چۆ لە ماڵی سوێنی هاتەوە چ پیاوان گوتی بابم گوتی ڕاستەکە و ئەفەندیە مامەلو خێرێمانە لاجێکی بحەدا ئیتر مزگەفتەکەم دروست کرد و ینی ئاسانکارێکم لۆ کرد و موافقان ئەوژ مزگەفتەکان تاوا کرد و ئێستاش زار کە دەستمە بنسڵاوە مزگەفتەکەی دەبینم بەڵام تعمیر کرایە و ئاوەدانی شتی بەڵام من سەبەبی ئەوە بم یەکەم مزگەفت لە ناو بنسڵاوی دروست بکرێ خوا خێر بنووس وڵا ئەم بۆ نیەتە دامناوە بۆی بنووسی ڕاست مامۆستا پایزە ساڵ شتی زۆر جوانی تێدا ئەویش بەڕاستی ئەوشم خوێنیتەوە بەس هەندێک شتی تێدا بوو نامۆ بوو لام پێم خۆش بوو ناو بەرنامەکە باسیکەین ئەوە بوو لە شوێنێک باز دەکەی دەرێ لە قوتابخانەکان ئەو کاتی کە باز دەکەی دەری لە قوتابخانەکان بە شەنەوتەکانیان دەدزی و جامی قوتابخانەکانیان دەشکانی منداڵانەوە چی بوو بەسەرات ئیترەوە پایزە ساڵ لۆ ژناوی ناوی پایزە ساڵ بە حەزم لێ پێشەوە بڵێ من بزە بە وردەکاری ئەو کتابم لەبی نمایە لەبەرەوەی بەخۆم زۆر مشت نووسە و زۆرشم بڵاو کردەوە مێشکم قوبولیەوەی ناکەێستا لێک کەمە هەموو بەڵام لە ناوەکەی ڕادیارە پایزە ساڵ ئەو ساڵەیە کە کوردستان بەگشتی و هەولێر بە تایبەتی بارێکی زۆر ئاڵۆز و ناڵەبار و شەڕی برا کوژی و نەبوونی ئازوخە و بەستانی ڕێگای هاتووسی بەغدا هەولێر و کۆمەڵێک مەشاکل کە حەزم لێنی ئێستا برین و ئەو ساتە تاڵانان بژێڕمەوە لەو ڕۆژانە بوو کە قوتابخانەکان جامی پەنجەرەکانی هەمووشکا بوو ئەو نەوتانی کە کە بە زۆر بە کەمی دەدرا قوتابخانەکان ئیتر بە عەدالەت و بە جوانی دابەش نەدەکرا بۆ زۆر جار داکوبابی قوتابیەکان خۆیان یارمەتی مامۆستایەکانیان و ئیدارەیان دەدا ئەو ساڵانە بۆ ئەوەی هەندە نەوت هەندێک کەرستەکانی ناو قوتابخانەوە بکەن ئیتر ڕۆژێکە یان ساڵێکە پاییزە ساڵێکە نەهامەتی زۆر بووە ساڵێکە ئەوەی لە بیرمە بازەوە دەکەم دەرن سەدەلەکانیان شەوان دەدزی ساڵێکە لەسەر سیارە سووری سیارێک دکتۆر نازار بامەڕنیان کوشت ئەو ساڵە بوو لە هەر لەبەر ململانەی سیاسی دکتۆرەشی نازداری هەولێر محەممەد بازرلانیان کوشت هەر لەو ساڵە بوو سەدان خەڵک ئاوارە بوو لەسەر ئەو ناکۆچی و ململانەی سیاسی بینی حزبەکانی کوردستان ساڵێک بوو کارەبا و ئاو زەحمەت بوو وەلو ئێستاژ ئاو کارەبار زەحمەتە بەڵام هەولێرش بچووک بوو ساڵێک بوو ئاستی ڕەوانگە و دوا ڕۆژی کوردستان و ئەزمونونەکەی کە ناویان لێنایە ساوای سەژە دەرێن ساوایە زەحمەت بوو نەدەزانی سەدام هەمزارێ ئەو قسە زۆر بوو لە کوردستان و لە هەولێر دایانگۆ سەدام دێتەوە 95 و 94 و قسانە زۆر باو بوو ئایا دێتەوە یان نایێتەوە گە بێتەوە چۆن دێتەوە ئایا و پەرلەمانە ئەو 50-50ە بەهەرحاڵ لێرەش ناوم لە نایە پاییزە ساڵ بۆ شانازیش پێوە دەکەم ئەگەچی چاپەکەی زۆرش بڵاو نەبوویتەوە هەر لە ناو پاییزە ساڵ مامۆستا باسی هەمان شتێ دەکەی قوتابخانە دەڵێ بەرپرسەکان کتێبەکان کۆن بوون بەڵام بەرپرسەکان سواری بە کەلۆریان دەدزی ئێستاش دوونێ و پێرە لە بەغدا محاسبەی ئەو مە فەرمانبەرێکیان کرد پرسیارەک لە پۆلەکانی ئاشکرا کرد و دزی بوو فرۆشتبووی بەهەرحاڵە و زەجێکی زۆر گەورەی نایەوە ئەوە شەر زمنیە و کێشانە بوو کە ئەتوو متمانە نەبوو دوا ڕۆژ دیار نەبوو قوتابخانە مەسەر امتحان دەدرا دەیانگۆ فلان مفتیش فلان مامۆستا فلان نازانم ئەوە بەدەستی فلان چەکداری پرسیارەکانی بە کەلوێرە دزراوە و ئیتر معانات زۆر بوو ژان زۆر و باز بکرێت نەک بەو کتابەی من ئەو کات و لاپەڕێکە چەند لاپەرێکە باسم کردی بەدە کتاب تاوە نابێ ئەو کاتە وشتیشی ڕنگ بێگوماشتی زۆر لەسەر نووسرایە لەسە ئەو ساڵانەی کە ئاسوویەکان ڕوون نەبوون لە بەرنمەیەک لەگەڵ مامۆستا سعدون یونس لە بەرنمەی مامۆستا سەعدۆیە باسی نۆژەنکردنەوەی قەڵا و ئێمەش ڕۆینان سەر قەڵا باسی نۆژەنکردنەوەی قەڵا دەکەی و باسی کچێکی چاوشین و نەرمونیان دەکەی نازم دەرەی هەواداری من بوو لەلایەنی نووسینی پەخشانەکانم ئەو جەم دەمێ ئەوە بپرسم مامۆستا ئێستا دۆخی پەخشانە چی دەبینی ئێستا پەخشان زۆر لاواز بۆ هەز دەکەم نووسینی پەخشان ئێستا و کۆمنتە بچوو بچووکانی لە فەیسبوک دەنووسرەوە پەخشانە ئەو حیوارانەی لە ناو
شانۆگەریەکان هەیە پەخشانە شعرەکانی ئێستا نیمچە پەخشانەکە و نامەنووسینی ئێستا ڕەنگە بینیە و خەڵکەی کە بەیەک بۆ یەکتر دەنووسن پەخشانێکی جوانبی هەز دەکەم نووسینی کوردی و پەخشانی کوردی و دەربڕینی نووسینی کوردی ئێستا ناسکتر و جوانتر بووە گەرچی خەڵەکە دەرێن ئاڵتونی و نازانم چ بەڵام من ڕێیم وایە زمانی کوردی و نووسینی کوردی زۆر گەشەی کردیە خوێندەواری کوردی و کتابی کوردی و ڕێنووسی کوردی هەنگاوی زۆر باشی بردیدە پێش ئەو پەخشانانەی ئێستا ئەمە دەخوێنینەوە گەنجێکی تەمەن 20 ساڵ شتێک دەنووسی لە فەیسبوک یان لە ڕۆژنامەیەک دەخینتەوە ئاسێکی زۆر باڵای هەیە هەست دەکەم هەستی ناسشی تێدایە و شە و شعریەتی جوان لە پەخشانی ئێستا هەیە بەڵێ هیچ نەنووسی و لەسەر کچە چاوشینەکە نازانم با بە شەڕ نەدەین لەگەڵ ماڵەوە بڵام مشکلە نییە بەزە من وا بزانم باسی دایرەیەک دەکەم دەرێم کە چوومە دایرەکەی لێرە لەو کتابەی باسم کردیە وا بزانم شتێکی وایە باسی نۆژەنکردنەوەی قەڵا دەکەی دەڵێ کچێکی لێ بوو چاوشین بوو نەرمونیان بوو جوان بوو بەڕاستی ئەوەندە کتێب نووسیوە نازانی شتیوام دیتیە تاوان هەولێر شتی جوانی لێیە و منش گەنج بوویمە ڕەنگە سەرنجی ڕاششامە بەڵام من یەک لەوانە بوو ئەو کاتی پەخشانت دەنووسی بۆیە دیارە لێی هەوادارم بۆ من لەو گەنجانە بوویمە ئەمە وەختی مۆزوعی شت قوتابیان و کوردایەتی و کتاب زیاتر وای بواری نەدەدایەن حەزمان نەدەکرد یان شەرممان دەکرد مۆزوعی تەمەشاکردنی کچ و یان نامەنووسین بۆ کچە من زۆر دوور بوویمە لەوانە بەڵام شتی جوان هەر جوانە دیارە ئەو جوانی هەر لەسەر قەڵەمەکەم تاسیری مایە هیوادارم ئەگەر مابی یان ئەگەر هەموو ئینسانی جوان هەر و خەڵکی ناوی لە دیدی من جوانە ڕەنگە لە دیدیوانی تریژ هەموو جوانن هەموو مرۆڤایەتی جوان بژین و شادومان بن با تووشی مشکلت نەکەین لە سەری نەڕۆین زیاتر مامۆستا زۆر کۆنەیە تو دەجێڕیەوە ئەی بەڵێ تەمەنم 20 ساڵ بووە تباس دەکەی بەڵێ مامۆستا هەر لەسەر پەخشان و خوێندنەوە و ئەو بابەتە بەڵام حەزمان لێو بینە سەر بابەتێکیکە ئەوش خوێندنەوەیە ئەتوو بەڕێزت چەند ساڵ لە سوید دەژی و ئێستا جوابزانم دەتوێت ماوەیەشکە بگەڕێتەوە بەڵام ئەو ماوەی کە لێرەی ئەمە ڕۆژانە متابعەت دەکەم کە بە پێ زۆر هاتوچۆ دەکەی و دێوێ ناو کتێبخانەکان و لە کتێب دەپرسی و لە چاپی نوێ دەپرسی و لە کۆمەڵێک کۆڕەکان بەشداری دەکەم لە کۆڕەکان بەشداری دەکەی و لە کۆمەڵێک پرسوڕا دەپرسیە من زۆر متابعەت دەکەم و لەگەڵتم ئاستی خوێندنەوە ئێستا لێرە چۆن دەبینی ئەتوکە زۆر سەردانی کتێبخانەکان دەکەی ئێستامە زۆر لە دیدار و لە ڕازەکانی خەڵک جێمالی دەبی کە خوێنەر کەمە و کتاب کەم دەفرۆشرێ و ئەو قسە زۆر دەکرێت بەزە من بۆچونی تایبەتیم خۆم هەیە کە دەڵێم جاران کتاب زۆر بوو خوێنەر زۆر بوو کە دەرێم خوێنەر زۆر بوو کتاب زۆر بوو بەڵام ساڵێ 20 کتاب چاپ دەبوو ئێستا ڕۆژانە 20 کتاب چاپ دەبی و مژدەی ئەوەی دەدام یان دەتوانم حەقی ئەوم هەیە بڵێم کتابی کوردی زۆر گەشەی کردیە کتابی کوردی گەلک زۆرە دەبی خوێنەری کوردی شەبی دەبی خوێنەری شەبی خوێنەر بە تایبەتی ناو گەزان ئێستا زۆر زۆرە و کتاب ئەوەندە زۆرە مەسەن بوو نمونە دەپرسن دەڵێن دەبی ئەو کتابە کرابیتە کوردی دوای دەچی کتابخانەکان دەپرسی دەری با بۆ 2000 چاپ بووە بە کوردی بەرحاڵ کتاب زۆرە بێگومان دەبی خوێنەری زۆربی و ئەگەر کتابی کوردی یان کتاب یان خوێندنەوە زاران کۆمەڵک ڕۆمانی کلاسیکی حربی عالم شەڕی جیانی یەکەم و دووەمیان خەباتی کچینی کرێکاری یان لایەنی سۆزداری و ئەڤینی ئێستا کتابی کوردی و بڵاوکراوەی کوردی هەموو ئەدەبی لاتینی تەنیوێتەوە تو دەتانی باشترین نووسری ئەدیبی لاتینی باشترین نووسری ئەفریقی بە هەموو دەقەکانی نەجی مەحفوظی بە کوردی بخینەوە دەتوانی هەموو شعرەکانی نەزار قەبانی و محمود دەروێشی بە کوردی بخینەوە لە تێڕوانین خۆت و تەماشایمەکە مامۆستا من عام دەلێم گەنج نەوەی ئێستا دەخوێنێتەوە چکە تو هاتووە کتێبخانەکان دەکەی سا ڕۆژێمە لە کتێبخانەیەک بەیەکەوە دانیشتە بووین چەند گەنجمان بینی لە کتێبخانە ئەوە دیسان دەڵێم مۆدەلم لەبەرەوەی کتاب زۆرە ناڵێم خوێنەرنی و ناڵێم چەند و چۆنە بەڵام لەبەرەوەی کتاب زۆرە ڕەنگە نەوعی کتابەکان و جۆری کتابەکان و هەڵبژاردە و زەوقی خەڵکرد جیاوازبی ئێستا مەسەرەن بۆ نمونە خوێنەری کتابی ئاینی زۆرە جاران نەبوو خوێنەری ئێستا خەڵکەیە شەیدای ئەوەیە دەزانی نەزار قەبانی چێەوە شعرەکانی لەبەرە ڕەنگە خەڵکەیە بزانی
نەزیب محفوظ چەند ڕۆمانی هەیە زاران چینە ئەوەی بە عەرەبی بیخین باواگەنا نەیدەناسی بێگومان و مەجالی تری فێربوون و تێربوونی خوێندەواری و خوێندن و کتێب زۆرترە زارەگە بەس جاران بەس گۆوارێکیان کتابێکیان ڕۆژنامەیەکە بوو ئێستا سەدان لاپەڕە لە یوتیوب و لە ئاسانترە دەتانی ئەوەندەی خەڵک ئێستا لە فەیسبوک و لە ماڵپەڕە ئەلکترۆنیەکان و لە تەلەڤیزیۆنەکان زانیاری و خوێندەواری و ئەزمموی خەڵک تەمەشا دەکا پێویستی بە کتاب نابی بەڵام هەر کتاب پیرۆزە و کتاب هەیە و بەردەوامی شێرەیە من هەر لەگەڵەوەمە و بۆی با ئەمە قسە نەخینە مەدان بڵین کتاب کەمە و کتاب خوێنەری نێل بۆی بازاری کتاب و قەڵەمی نووسەرەکە ساردکەینەوە ئەمیژە ویستەمان پرسیار لێ بکەم لێم تاموچێژی لاپەڕەکان زیاتر لە تەکنەلۆژیە ئەنیەوەی کە لە ڕێگەی ئەلکترۆنی دەخوێنرێتەوە ئەو تاموچێژەی نییە هەردووچان خەڵکی شێ دەرێ من بە ئەلکترۆنی نەبی ناتانە بخینەوە ئێمەش من کتاب لە مستم نەبی و لاپەڕی وەرنەژێرم دەست پەنجەم تەڕ نەکەم وەرنەژێرم تامی لێ وەرناگرم و تامەچی تایبەتی هەیە وەچی تەواو بوو نەیگەچرێنمەوە پارچە قەڵەمەشی ناو بەجینێلم خەتێکی لە بن لێ نەدەم تامی لێ وەرناگرم ئەلکترۆنیەکە کێشەی بۆ ئێوە دروست نەکردەوە مامۆستاوەکو نووسەر یعنی ئەو ماندووبوو نەدەکەن ئەتوو چەند مانجێک ماندوو دەبی بە ناوەڕۆک و نووسین و دیزایانی کتێب و چاپکردن و ئەو کۆمەڵە لایانی مادەش ئەتوو دایدنێ لە کتێبخانەیە خەڵکی دەچێت بە ئەلکترۆن دەیخوێنێتەوە حەزم لێەوە طبعاەوە خۆتو ناتانی ڕێی لە پێشکەوتنی ئەلکترۆنی بگرێەوە دۆخەکە دنیای گرتیتەوە بەڵام هەر مادەم باسی ئەلکترۆنیمان کرد منەوە بڵێم ینی چاپی ئەلکترۆنی و پەیدابوونی کۆمپیوتەر و گەشەکردنی بەرنامەکانی دیزایانی کتاب وانە نووسەر دەکا نووسین و تەرجەمە و هەڵگرتن و بە ئەرشیفکردن و گەڕان بە دوای سەرچاوە ئاسان بووە ئەمە کە ساڵانێکی زۆرە من لە عەربیەوە تەرجمە دەکەم بە وشەیەک دەچوینە ئاسمان بزانین مانای چی ئێستا زۆر بە ئاسانی سێرچشی دەکەی 20 زۆرە بمانا و لێکدانەوە بۆ لەدا ئاسان بووە و ئێمە نە ئێمە و نە کەسیش دەتانی ڕێڕەوی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی چاپ و لاپەڕ و نووسینی دنیا بگری و ناژگیرێ و ئەو خەڵکەش ئەو نەوەی کە ئێستا سوود لە وەردەگری شانسیان هەیە کەتینە سەردەمێک هەموو شتەکان لە بەردەستیان ئاسانە هەموو شتەکان لە بەدەستیان بە خۆڕایی دەگاتە دەستیان نیوەی شەوە تاریکە سەرمایە هەیتی نیتی سی زانیارێک بێ باسانی پەیدای دەکات سوید ماڵی دووەم یان یەکەمتە تێکەڵە سەناتان دڵم نایە برێم سویدیامە هەولێر هەردووشان ماڵی یەکەممە زۆر چاکە ئاستی خوێندنەوە لەوێ چۆن دەبین مامۆستا بە بەراورد لەگەڵ کوردستان لەوێش حتمما نەتو سەردانی لەوێ کتێبخانەکان دەکەی و جارێ ئەوە لێر حەزم لێ بەو بۆنێ ئەو بڵێم کتێبخانە لەوێ لە هەموو گەڕەکەکەیە وە کتێبخانە چۆن مەسەرەن لێرە ماڵی پیاوەشی دەوڵەمەند یان شێخوایەگان مەسئولێک دیوەخانێکی گەورەیە یان مزگەوتێک شوێنەشی سەرچاوی کۆبوونەوەیە لە هەموو گەڕەکەی سوید لە هەموو شارەکان لە هەموو گەڕەکێک کتێبخانەی گشتی کە سەر بە حکوومەتە سنتەر و ئاوەدانی و پێگەیشتنێکی مرکزی خەڵکەکەیە هەر لە منداڵی تەمەنی 5 ساڵی و 3 ساڵیەوە تا دەگاتە پیری خانەنشینی کەنەفتە دێ سوودە شتەی وەردەگری کە گوتت کتێبخانەی گشتی لەوێ شوێنی کتاب و دەفتەر و قەڵەم و کۆپی و سیدی و فلیم و زانیاری و دەتەوێت بزانی نووسەرێک ئەتوو کابراایکی توێژەری دەتەوێت بزانی ئەو نووسەرە کتابەچێ دەتی حەقتێ لەوێ دەپرسی دەسی ئەوان بۆ دەگەڕێن چەند کتابی و کتابەکان لە چێ و چۆن پەیدای دەکەین وە کتێبخانەی گشتی شوێنی خوێندنەوەی ڕۆژنامەکانە شوێنی تەمەشاکردنی ئەنتەرنێتە شوێنی دیتنی تابلۆی جوانە کە دەچی ئەو کتێبخانانە دیمەنی جوان دەبینی تابلۆی جوان بەسەر دیوارەکان هەڵواسراوە دەبینی شوێنێکی ئارام و بێدەنگ دەبینی و لە هەندێک کتێبخانەکانی ستۆکۆڵم کە من زۆر دەچم هەر دیزایانی کتێبخانەکان سەرسامت دەکات بەس دادەنشی زۆرلانیان دانایە بدەن زۆرلانی دەخینیەوە شوێنیان داناوە دیمەنەکە و لە پەنجەرەکەی تەمەشا دیمەنی زۆر جوان دەکەی دەتەوێت هەڵنستی هەتا زەنگەکەی لێ داوام بە زەنگ ئاگداری خەڵک دەکەنەوە 20 دقە پێشەوەی نی ساعت پێشەوەی دەوام تەواوبی زەنگەکی لێ دەنا سک لەوەی پێت دەرێن دوایە قسە زەنگەکەی گەورەتر دەکەن کە ماوە 5 دقە وزارە بە دەنگ دەرن کاکە ئێمە دادەخین ناتوێت بڕۆ لە بەرەو جێەکە جوانە و لەوێ لە هەموو دنیای ئەوڕۆپی لە دنیای شارستان تر ئێرەشە شارستانە بە زەوان شارستانترن کتێب
لە هەموو ماڵێکەیە کتێب پیرۆزە کتێب لە ناو هەموو دەستێکەیە کتێب لە ناو سارێکەیە کتێب لە ناو پاسی دەخێنرێتەوە ئێستا لەم سەردەمە هەیە ئێستا کتێب لە زۆربەی توالێتی ماڵەکان هەیە کە دەسیدا دەنیشی شوێنی تایبەتی هەیە ڕۆژنامە و گۆڤار و کتابی لێدانایە ئیسراحەتی خۆی وەردەگری و کتابیش دەخینتەوە کتێب بۆ منداڵی بچووکەیە کتێب بۆ خەڵکی نابینا هەیە زۆرە کتێب بۆ خەڵکی ئەوانی کە باش نابیستن هەیە کتێب هەیە تۆ نەخۆششی تایبەتی تێدێ دەگەڕێ دەرێ من دەمەوێت کتابەکی توبیم دەوێت کتێب بوونی زۆرە و پیرۆزی زۆرە و مەصرفەشی زۆری لێ دەکرێت مامۆستا پێم خۆش بۆ ئەوش بپرسین بزان لە سەرەتاوە لە سویدی لە سەرەتای منداڵ کە دەچێتە ڕەوزە یان داینگە چۆن خوێندنەوە دەبێت بە کللتور لەو ساتە وەختەوە لەو تەمەنەوە دەچێت یاخود چۆنەوە عشقە هەیە لە بۆ کتێب لە وڵاتانی ئەوروپی بەتایبەتی حەزم لە یارمادەم باسی کتێبخانە و کتێبمان کرد لە سوید ئەوە بڵێم کتێب وە کتێبخانە لە قوتابخانەکانی سەرەتایی و ئامادەیەکانیش هەیە کتێبی دەرەچی کتێبی دەرەچی و کتێبی زانیاری ێزگە لە خوێندنی کتێبخانەی لێە زۆربەی قوتابخانەکان کتێبخانەی لێە و زۆربەی زار و زۆربەی ئەوە دەبینی ژنێکی گەنجی جوان دێ دوو منداڵی پێیان یەکەچی پێەیە دەهێنی 3 سعات ناو کتێبخانە بەڕڵای دەکا و منداڵە ئەنواع کتاب گچکە و گەورە و کتابی تەختە بەدار چاپکرای کتابی ملەوەن ئەو منداڵە لە منداڵیەوەی فێری دەکەن ئاشنای کتابی شوێنی منداڵان جیاوازە شوێنی منداڵان جیاوازەوە زۆر دایک و باوک ئەو منداڵانە دەینین بۆ ئاشنای کتێبخانەکان بن و ئێستاش دەبینیم زازار لێرە قوتابخانەکان وەک گەشتێک دایان بنە کتێبخانەی گشتی کە یەک کتێبخانەی لێیە بارحاڵ لەوێن دەرێ سەردانی قوتابی هەر لە داینگەوە هەتا دەگاتە قۆناغەکانی کە بەخۆی دەفامی مامۆستا مولزەمە دەیباتە کتێبخانەکان و گۆشەکانی کتێبخانەی پێ نیشان دەدا و پێی دەڵێ وەرە کتاب و هەوێ ئێستاوە لەو زۆر گەشەی کردی هەویە نمایە ناسنامە جارام هەویە بوو ئێستا کەمتر بووە لە بەرەوەی ئەلکترۆنیە هەوی لۆ منداڵێک گچکە دەردێنێن کەیفی پێدێک هەوێی کتێبخانەی هەیە بێ کتاب وەردەگری و کتاب دەباتەوە و حەزشم لێ ئەوەش بڵێ مەسەن منداڵەکە کتابی تاخیرکە غەرامەی نییە بەزاوی تەمەنی گەورە بێگەر لە ماوەی خۆی دیاریکرااو کە مانجێکە یان 20 ڕۆژە یان 40 ڕۆژە ئەگەر دوا کەوت ئاگداری دەکەنەوە و ئەو چۆن دەدێنی گەورەکان بە ئیسیعارەیە ینی وەردەگری بەڵێ دەچی کتابەکە لێ ئەوەی کتابی خۆت دەتەوێت دەست نیشان دەکەی جیازەکەیە لەسەر تۆمار دەکاو دەیبێ دوایەکە دەهینێ زیازەکە بە زیازەکەی درەوە هینام لێ دۆر دەگرتەوە و تاو حەزم لێەوە برێ منداڵ کە کتاب تاخیر دەکا حسەبە ناکرێت لە بەرەوەی منداڵە یانەوە تەشجیعی کەم برینداری نەکەن زارێکی تر بری وەڵام زارەکەی تر لە بیرن سوب بمەوە لە کتێب بتۆرێ بتۆرەوەبی بەڵام بەڕاستی من ئەو ڕۆژانەیەشی زۆرم لە کتێبخانەکانی ستۆکۆڵم و شارەکانی تر کە لێتدا ژیاوم بەڕێ کردیە و زۆری شەکانیشم وەرجێڕانەکانم نووسینەکانم زۆربەی هەندێک لە کاتەکانی خۆم سوودم لە هێمنی و ئاسوودەیی و ئارامی کتێبخانەی گشتی گەڕەکەەکانی ستۆکۆڵم بینیوە و ئیشی زۆرم لەوێ تەواو کردووە و زۆری شانەوانی کتابەکان لە بنم نووسێ لە ستۆکۆڵم یانەوە لە ستۆکۆڵم و ئیشەکراوە ڕاست مامۆستا ئەو بە کللتورکردنەی وڵاتانی ئەوروپی و جیهان چۆن بینینە کوردستان چی بکەین لە کوردستان بەشکۆم ئەو بە کللتورکردنی خوێندنەوە دروستکەین لێرە ڕێگەشی بۆ داکوتین ڕەنگە ئەو گەشەکردنی تەکنۆلۆژیا و پەیدابوونی کتابی ناو مۆبایل و نووسین ناو مۆبایل ئیشەکەی کۆسپەشی بۆ دروست کردی ئێستا بتوانین بەڵام ئێستاش دەتانین مثلەن ماوەک لەوەی پێش جێم لێ بوو بانگەوازە چاکرد نووسەرانی هەولێر بۆ گرتوخانەی مرکزی هەولێر دایانێ و کتێبخانەیەکی گەوریان خەڵکە کتابی زۆری پێشکەش کرد هەوڵ بدرێ لە شوێنە گشتەکان لێرە کە باسی گرتوخانە دەکەم وەک نمونەیەک ببیر ماتەوە جینا با لە نەخۆشخانەکان و با لە شوێنە گشتەکان و با لە دایرەکانیش گۆشەی تایبەتی هەبوونی کتابە بێ و ئەوە ئەرچی سەرەت ئەرچێکی پیرۆز و زۆر سەرەتایی مامۆستایەکانە کە قوتابی گچکەکان کۆمەڵ دەستە دەستە کەێسە زاجار دەبینیم دەکرێت بەڵام بەداخەوە شارێکی 2 میلیۆنی یەک کتێبخانەی لێبی زۆر زەحمەتە ئاسان نییە بتوانانی ئەوە جێبەجێ بکەوە عملیش نییە بەڵام کەم تەرخەمەکەی چی مامۆستا لێرەوەیە ئایا دەبێت نووسەران بخۆیان هەڵدەن یاخود حکوومەت یاخود وەزارەتی پەروەردە و هەموو لە ئەوم پێکەوە دەبێت داک و باب و حکوومەت و نووسەران و نەبوونی باڵەخانە و نەبوونی
کۆمەڵێک مەشاکلی ئەوە ئاسانی حل نابێت. باڵەخانەمان زۆرە مامۆستا باڵەخانەی و باڵەخانە مۆزوعی شترە بەس کتێبخانە یعنی شارێکی وچی هەولێر هیچ نەبێت دەبایستە 20 کتێبخانەی شتی لێ بایە 20 هیچ نەبا دەبا 20 لێ بایە ینی کە 20 زۆر کەمیشە لە چاو ئەو سەرژمێرە زۆری کە هەیە ئەگەر 20 لێ بایە و کتێب بینایەکانیش گونجاوبانە لە ڕووی پاک و خاوێنی و لە ڕووی ئیدارە و لە ڕووی هەڵسو و کەوتی فەرمانبەرەکانی لە ڕووی گەرمی و ساردی لە ڕووی ڕۆناچی و تاریکی لە ڕووی کۆمەڵە گەشتانە ئاسان نییە و زەحمەتیشە بتوانی جێبەجێ بکرێت. مامۆستا پێشتر باسی خوێندنەوەی کتێبمان کرد لە کۆن و لە ئێستا باشە پێشتریش خۆ گەنج پارە لە جیرفانی نەبوو ئێستا بۆ نمونە بەڕێزت لەوەیە گەنج بووی و هەرزەکار بووی کاتی خۆی وەزعەت باش نەبوو بێ و کتێبیشت کڕیوە ئەو کاتی عشقێکەوە بۆ کتێب ئێستا ئەو عشقە نەماوە ئێمە دەمانەوە عشقە بگەڕێنەوە بۆ لاپەڕەکانی کتێب بۆ خۆشویستنمان بۆ ئەو دیزاینە جوانانەی کە ئێستا هەیە کە بە خۆت باست کرد بودت کۆمەڵێک دیزایانی جوانەیە کۆمەڵێک چاپی جوان هەیە ئێستا ئێستاش عشقەیە بەزەوە عشقە نییە یۆش عشقی جاران ئەو عشقە نییە مەجاران من ڕۆمانی ژانی گەڵم هەبوو ئەوەندە خەڵک خوێندی بیەوە لاپەڕەکانی ڕزی بە ئەوەندە بە پەنجەوە ئاوا کرابوو جێ سەر پەنجەکانی هەموو مۆری دیار بوو دیسانەتان فرۆشتەوە یان نانا داهاتی دەی بردو لە کۆڵانی کوڕەشی گەنجدا دەیگو کتابەکەم دێ بخینەوە توش حەزت لێ بگوان ژانی گەل بخینەوە شاری حوسێن عارفی بخینەوە داغستانی عەزیزگەردی بخینەوە ئەوانە ئێمە هەمان بۆ کتابانە ئەوەندە خوێندرابەوە و زۆر زاریش مەسەرەن بەرگمان دەکرد زۆر زاری لایلۆنمان لێدەدا لەبەرەوەی یان زۆر زاریش لێمان بزر دەبوو لە بیرمانە دەچوو ئێستاش زارە من لە بیرمەیانە کتابێکم بزر کردبی ئێستاش زار وەختی وەک زەنگێکەوە بەڵام بتەوێ بە هەنگاو و بە بەرنامە و بە قانون خەڵک فێرە خوێندەواری و عاشقی کتێب بکەی زەحمەتە و بەڵێ ئەمە کتابمان بە پارەی کۆکراوە و کتابمان لە فەمان نەخواردی پارەمان بە کتابدایە ڕۆژنامەی هاوکاری بە 20 فلسی بوو کە دەمان کڕی کاری لە جیرفانمان دەکرد بەڵام دەمان کڕی و گۆڤاری مەسەرەن بەیان ئەگەر ژمارەیەک بچوانێ بیگوت با تەواو بە قەت لە دڵمان دەرنەدەچوو دەمان گۆ بەبەرمان نەکەوت و لە بیرمەلەوە هەولێرەی کتابی نوێ کە دەردەچوو ناو نووس هەبوو دەچوی ناوی خۆت دەنووسی تا سڕەت بگاتێ لۆی نەفۆتێ کابرا دەیگۆ مەسەرەن 100 دانە دێ دەچووی 100 دانە ناوی خۆیان دەنووسی پارەیان دادەنا ئەوانە هەبوو بەڵام کتاب کەم بوو سەرچاوی زانیاری تر نەبوو زەرچاوی برین بە عەرەبی برێن تەرفیهی نەبوو زانیاری نەوەر کتابەکە بوو تەلەڤیزۆنێکی ڕەش و سپیە بوو سعات 6 دەبەوە تا 7 قورعان و فلان کارتۆن بوو دوای فلیمەشی عەرەبی نەبوو هیچ نەبوو بەدەگمەن هەفتەی زارێک لە بیرمە لە تەلەڤیزۆنی عێراق السینما والناس خەیریە حەبیب پێشکەشی دەکرد اعتقال نازانم عەلیەک هەبوو بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی هەیە و هەفتەی جارێک فلیمەکی مناقەشەی فلیمەشی سینەمایی دەکرد ئەرە و سەر چاوە ڕۆشنبیریان نبوو هیچکە نەبوو کامل دەباغ بوو کامل دەباغ علم الجەمیعی هەبوو ئەو بەهەرحاڵ هەر ئەوانە هەبوو و کەناڵە کوردیەکەی کە 1-2 سەعات بوو ئەوانش زۆر مەحدود بوو تۆزێک تروسکایی زانیاری و فێربوون و زمان و ئەوانەی داوی تر ڕۆناچی تێدا نەبوو تاریکی بوو زۆرتر بۆ یە کتاب داغستانی من دیوانی گۆران دیوانی پیرەمێرد ئەوانی تر ئەوانە تاکە سەرچاوی فێربوون و حکایەتی شەوان و ڕەنگە تەسیریەوەشی بوو هەمومان داپیرانمان و باپیرانمان و پیرەمێردێک لە کۆڵانی منداڵ و گەنج و ژن و پیری لە کۆبیتەوە حقایەتیان وێژەڕایەوە لەبەری سەرچاوی تر نەبووە ڕاست مامۆستا پێم خۆش بێنە سەر تەوەرێکەکەی بەرنامەکە ئەویش باسی خەزێنەیەک یاخود خەرمانێکی بەڕێزت بکەن کە وەرجێڕانە پێمان خۆش بوو سەرەتا بزانین پێناسەیەکی وەرجێڕان یاخود هونەری وەرجێڕان چییە؟ وەڵا ڕەنگە ئیشی من بی نە ئەمە محازەرەیەکی ئەکادمیمانەبی باسی بکەین وەرجێڕان چییە و چنیە بەڵام من بۆ خۆم کە کتابێک وەردەژێڕم کە ڕۆمانێک وەردەژێڕم ئەوەندە عاشقی ئەو دەقەی دەبم وا دەزانم بە خۆم نووسیتم دەبی ئەوەی کە تەرجمەی دەکەی ئەوەی کە وەری دەژێڕی ئەو دەقەی کە تو ئاشنایەتی و سۆزت لەگەری دەنوێنی بۆی بیکەیەوە زمانەی تر بابەتەکەت خۆش بێ عاشقی بوی وەک ئەم دەڵێ مۆدیسان وام دەزانی وا دەزانم ئی خۆمە دەقەکە خۆم دەمە پاڵەوانەکە خۆم دەمە نووسەرەکە ڕەنگەگە لە ناو
لە کاتی وەرجێڕانی دەقەکە هەست بکەم لاریەک هەبی گرەی لە خۆم دەکەم مامزانە من نووسیتم بەڵام وەرجێڕان تاکە سەرچاوەیە زانیاریەکانی هەموو دنیا ئەدەبی هەموو خەڵک جێڕانەوەی بەسەرهاتی ئەو شەڕانەی کە لە جیهان ڕوویاندایە بەسەرهاتی مەسەرەنەگەتوەر بە کتێبە بە خوێندنەوە بە وەرجێڕان ئەمە دەزانین چەند قۆناغی بڕیوە کەنیسە لە ئەوڕۆپا هەتا دەوری نمایە ئێستاگەر سەدان کتاب ئێستا بە کوردی بە کوردی نووسراوە باسی قۆناغەکانی ستەمی کەنیسە دەکات لەسەر ئەو ملەتانەی ئەوڕۆپی بەڵام چێ و چۆن و بە چ قۆناغێک و بە چەند هەنگا و بەرنامە تێپەڕیوە تا کەنیسەیان سفر کردیە ئیتر مەدەنیەت و عقل و علمانیت دەستی پێکردێ و دەوری کەنیسە نمایە و هەموو بە وەرجێڕانەمەوانە دەزانین هەر بە وەرجێڕان دەزانین لە ئەوڕۆپا قۆناغەکانی سەردەمی پێشکەوتن و تەکنۆلۆژیا و زانیاریەکانی وان چۆن بووە هەر لە وەرجێڕان ئەمە دەزانین ئەو ڕۆمانە ناوان نووسیتیان 200 ساڵ لەوەی پێش ئاشنایەتی ئاشنامان دەکەن بە نووسین و ڕۆمان و ڕۆمانمان پێدەناسێنن وەرجێڕان زۆر بە ئاسانیت لە ماڵی خۆت دانیشتی دەزانی ملیۆنەها سینی خەڵکی سین کۆچیان کرد چون لە ئەمریکای ژیاون چ معاناتێکیان هەیە لەواخران ئەم تا ڕۆمانم خوێندەوە باسی معاناتی ئەو ژنانە دەکات کە بە یەک باخیرەی لۆ مێردکردن چوونە ئەمریکای لە سینڕا مەسەرەن ئەوەندە سینیە کرێکارە هەبووە لە فڵان وڵایەتی داوایان کردێ گوتیتیان دەمانەوێت ژنی سینی بینێ ئەمە ژنی ئەمریکیمان ناوێ خەڵک ناوی خۆی نووسێ و کچ و شتووە و تەقتەق سەیری ڕسمەکانی وانیان کردیە و هەر کەسێکە چی خۆی هەڵبژاردیە لە ڕۆمان نەبیت سوانی ئەو حەقایەتانە دنیای هەبووە کە چوە لێوێن دەرێ و کوڕی دیتیتی ئەو هانە بووە ئەو ژیانەی و خەونی پێوە بینی وانە بووە ئەو هەموو لە ڕۆمان و لە نووسین و وەرجێڕانەمە ئاشنامان دەکەن بەوانە بەچێ دەوترێت وەرجێڕانی سەرکەوتوو یعنی وەرجێڕی سەرکەوتوو کامەیە و ناسەرکەوتوو چێ سەرکەوتوو بێگومان دەبی زمانەکەی جوانبی جوانە دەقەکە لە زمانی دایک دەبێت زمانێکەکە بزانێت تەبان بێگومان دەبێت دوو زمانەکان بە وردی بە جوانی تێبگا و جوان بزانی و دەبی ڕاستگۆ و ئەمین بی ڕاستگۆ بی و زۆر ئەمین بی لە هیچ دقیق نەگۆڕێت و فەقرەیەک دەخوێنێەوە لە ڕۆمانەکە تەرجمە دەکەی عقلت نایگیری دەچی ئەو شتی ناخۆشە مەسەن عەرەب زۆر وا دەکەن لە دەقی عەرەبی کتابە جیهانیەکانی عەرەب کە تەرجمە دەکەنەوەی لە ساڵحی عەرەب نییە یان لە ساڵحی هزری ئەوان نییە و برگانە پازەدەن دەبی وەرجێڕ پێش هەموو شتێک دەستی پاک بی هەردوو زمان جوان بزانی نیەتی خراپی لە وەرجێڕانی دەقەکە نەبی نیەتی خۆی لەسەر فەرز نەکە چی نووسە یان شەرم نەکە لەوەی ڕۆمان نووسیان نووسەرەکەیانەوە باسی گرتێکی سێکسی یان بێشتێکی ناگونجا و برێوەڵاوە لەگەم کۆمەلگای ئەمە ناگونجێ با و بڕگەی لا بدەم یان بیگۆڕم بەڵام یەکجار مامۆستا مستەڵەحاتی شەیە دەبینی لە کوردی یان لە عەرەبی نیە مەجبورە جوانکاریان تووشخوەیەکی ئەوەوە بابەتێکی ترە ینی ئەوە دەبین دە زیرەکی و دەستکاری و دەستڕەنجینی و وەرجێڕی کە ئیشەکە لە ناو دەکاوە ئێستاش ئەو زاراوە و شتانە لە کوردی ئاسان بووە هەموو شتێک ئاسانە بەردەستە دەتانی پەیدا بکەیت مامۆستا زیاتر لە 80 کتێبت وەرجێڕاوە بەڵێ یەکەم جار کە دەستت بە وەرجێڕان بەچێ سەرسان بووی بە چ وەرجێڕێک یەکەم ئیشم کە کردبی زۆر بە ساڵێک مامۆستا زۆر بە سوودفە چاری پێنجی یان چار و یان پێنجی ئامادەیی بووم کتابی عەرەبیم زۆر دەکڕی هەر کتابی عەرەبی زۆر بوو زیاتر حەزم لە عەرەبی بوو چکە عەرەبیەکەم باشتر بوو گۆڤارێکم کڕی بە ناوی ئەلکاتب شانوگەریشیدا بوو $5 $5 معین بە سیسۆ یەک لە شاعیرە گەورەکانی فەڵەستینیەکان بوو پێنجی ئامادەیی بووم تەرجمەم کرد تەرجمەم کرد و دوو نوسخەم نووسیەوە و ئازادی برام ساڵێک لە من بچووکترە لە پاشە من بوو لە متەوەستەی سەیداوە حەزیان دەرهێنان و مەسرح شتوا بوو ئخراج و ئەوشیان کرد کۆمەڵە گەنجە کۆوانە یەکەم ئیشم کە تەرجمەم کردی بەداخۆ کە ئێستا دەقەم نەماوە بەڵام خۆشم ویست عاشقی بووم باسی دواساتەکانی ژیانی جیڤارا دەکاوە ئەو کاتێمە و شتەرەکەمە مەسەلەیەکی زۆر ئەساسی و بنچینەیی بوو گرنگ بوو ینی بنجۆ جیڤارا و دۆلار و ئەو خاینانێک کە بە پارە بە کوشتنیاندا ئیتر لەبەرەوەی عەرەبیەکەم باش بووە و ڕەنگە بەخۆم هەستم کرد بیە من ناتانم و چوانە بنووسم وتم با وەرجێڕان بکەم
بەشێکی هەر زۆریشان هەر هەمووی لەسەر زمانی عەربی و وەرجێڕات و کوردی زمانەکان کەش من ئیشی تەواوم هەمووی بە زمانی عەربی کردووە هەمووی عەربی و کوردی ئەوە بۆ چوونە شمەیە حەزم لێ لەو ڕوانگەیەوە بڵێم کتابی عەربی چاپی عەربی نووسینی عەربی زۆر دەوڵەمەندە شتی زۆر تێدایەتەوە ئیشت پێی نییە و دوورە لە عەقڵ و پێویستی تو بەڵام شتی زۆریشی تێدایە زۆر نێزیکە و پێویستە خوێنەری کورد عەربی بزانی بیخوێنیتەوە تێ بگە ئەگەر نەشی نزانی و بۆ تێشی نەگرت وەرجێڕی کورد وەری بژێڕی و کۆمەڵگای عەربی زمانی عەربی ئەکادیمیە زۆرەکانی دەوڵەتی عەربی جایزەکانی عەربی گەلێک زۆرن بۆیە کتابی عەربی فرە ڕەهەند و فرەلایەنە و لە تەرجمەیان و وەرجێڕانیان زۆر خێرایە مەرجیش نییە کۆت و ئەو کتابە عەربیانەی وەردەژێڕین و سەرەکانیان عەرب بن عەرب دەستگایە و بڵاوکراوە و ئیمکانیاتی زۆریان هەیە زۆر کتابی چاچی جیهانی دەکەنە عەربی تۆ دەتوانیت سوودیان وەربگری مامۆستا عەرب هەم لە ڕێگەی مستەڵحاتی زمانەوە هەم زمانێکی دەوڵەمەندیانێ و مێژوویەک و نووسری باشیان هەیە لە بواری جیاجای خۆیان بەڵام ئێوە هەوڵتان داوە کتێبە کوردیەکان بە عەربی بکەن یاخود بەس عەربیەکانتان وەرجێڕات بەس عەربیەکانمان وەرجێڕایەوە بەداخەوە بۆ مێژوو خۆمان وەرناژێڕمان سەر عەربی ئەو پرۆسەی بە پێچەوانەیە زۆر لاوازە نەک من و خەڵکی تریش و هەست بەوە دەکەین و پێویستە دەقی کوردی و نووسینی کوردیش خەڵکەبی ئێمە و خەڵکی تریژی ژەوە بکەن بەس بەداخەوە تا ئێستا زۆر بەکەم کراوە و زۆر بەدەگمنەوە کراوە ئەوسە جارێکیان وتت بە 2 مانگ 3 مانگ کتێبێک وەردەجێڕم ئەو زەوق سەریقەیە لەکوێ چکە تااقەت و زۆقێکی دەوێت و 3 مانگ ئەگەر کتابەکە یان دەقەکە زۆر کارم تێدا بکە لەوەی زوو تەواوکەم ئەوە زۆر خێرایی شێ دەکەم و ئەگەر داوام لێ بکرێ برێن ئەوە دەمانێت لە فران شوێن و لە فران کاتی تاواکە ئەوەش دەتوانم و زیاتر پەرۆشیم بۆی کە زوو تاوا دەکەم ئەو من هەر لە کاتی ئیشکردنی پیشەیی خۆشم حەزم لێ بووە ئیشم دوانەکەوی حەزم لە ئیشە دەست پێ بکەم بەردەوام مەسەرەن ئەگەر ئیشکردن 8 سعات من حەزم لێ بۆ مەسەرەن 18 سعاتیش بکەم بۆ ئەوی تەواوبی و کتاب لێدانە بڕێم و بەردەوام لەگەڵی بیمەوە نەمیویستێ لە پاڵەوانەکان لە کەسەکاندا بڕێم و هەستشم کردیان دەزارگەدا بڕم لە بین و چۆوانی ترسم کردیە بۆیە حەزم لێ بووە بەردەوام بم لەسەری بەردەوامیش ژیانە تۆم کابراایەکەم لەو تەمەری دانیشتم کۆمپیوتەرەکم لە بەردەستە و ئیمکانیەتم هەیە و قاوەی باشم لە بەردەستە و ڕۆناچێشی جوان لە بەردەستم بچم بە 2 ساڵی کتابەکی وەرجێڕم تەمەەن بەشی چ دەکا دەست بۆ کتێبێک بردووە پێشتر وەرجێڕابێت یاخود ئەتوو دەستەخێن سەر کتێبە دەگمەنەکان یاخود ئەوەی خۆت پێت خۆشەوەی جێڕی ئەوە وەردەجێڕی سەڵتانەهەتی ئەوانی خۆم حەزیان لێ دەکەم ئەوانی خۆم دەڵێم پێویستن هەبن خەڵکی تر یان دەستگای تر داوایان لێ کردی کردومە یان کتابم کردووە وەرش جێڕدراوە بەڵام هەستم کردیە نەمکرد وایە باشتر و بەڵام کردیتم و چاپیش بوو ئەوە نۆرماڵە ئەم خەڵک ئیشی زۆر بکە هەمووی شەکانی 100% پێرفێکت نابی ماوەستا و کتێبەی جەمال عەلەمدار چیمان پێ دەڵێت جەمال عەلەمدار پێمان دەڵێ یەکەمین هەولێری لە سوید ئەوە میمە من چێ لە ساڵی 60ەکان ناوی سویدی بیست بوو ئەوە لەوێ لە معماری دەخینی لە 60ەکان لە هەفتاوەیەک معماری تاوا دەکەم ماستێ لە معماری وەردەگری پێمان دەڵێ پیاوێکی گەنجێکی گەریدەی بێکەسی لات لە ئەنقەرە لە ئەستەمبۆڵ تووشی کێشە دەبی و دەگیرێ و مەشاکلی بۆ دروست دەکەن یەکسەر بیر لەوەی دەکاتەوە بستە سوید لەوێ ئاسۆیەکی فراوانی بۆ دەکرێتەوە و ئیش دەکا و دەگاتە ناسکترین و ناودارترین زانکۆی ئەوڕۆپی لەوێ ماستەر لە معماری وەردەگری دەمەوێت بە خەڵک بڵێم بە تەنیا بێ پشتیوان بە بێەوەی زمان بزانێ بێزگەل تەمان ئینگلیزیەکەی فول بۆ کەچووە نمونەیەک بووە بەقەت شۆڕش لە ساڵی 61ەوە تا 75 شۆڕشی ئەیلول چی کردیەوە بە تەنێ لە ئەوڕۆپا بە تەنی بەقەت شۆڕشی کردیە نەدەمانچەیەکی پێ بۆ نەعاشرەتی لەگەر بۆ نەبرایکی لەگەر بۆ نەپورزایکی لەگەر بۆ بە تەنیا خۆی و زمان و ساڵاچەکانی خۆی لە ناو فلندەکانیشی کردێ ناو سویدەکانیشی کردە ناو ئینگلیزەکانیشی کردە کوردایەتی و چاڵاکی کوردایەتی و یارمەتی کۆکردنەوە لە شۆڕش و لە ملت مامۆستا ماوەیەکە دەتبینم کتێب لەسەر کەسایەتیەکان دەنووسیەوە سەربێزگە لە مامۆستا جەمال عەلەمدار تەندروست باش بێ و لە شتاق بێ سڵاو ڕێزمان بۆی هەیە لەسەر دکتۆر نەوزاد بازگریش کتێبێک نووسی بوو
ئەو ئەزمموی چوونە ناو ناخی خۆت حەز لێ مێژوی ئەوان بنووسیویان خۆیان داوا دەکەن چۆنە نووسین لایرادی بەخۆی دێ بەڵێ ینی بەرنامە نییە و ئیشکردن نییە و ساراژشتن نییە خۆی لایرادی بەخۆی دێ شتێکە پیا دەبی وەچی نەشەیەک و خۆشیە کە پیا دەبی و سەبەر دوو دێرە و دوادەتە دەلاپەڕ و دادەتە کتاب دادەتە بەرنمەیەک بەرحاڵ نووسینی ئەو زۆرە کتابە لە کتێبخانەی کوردی لە نووسینی کوردی کەمە یەکەم ئەزمونم دەگەڕێتەوە بۆ ئەوەی پێشەوەی کە ساڵی 84 کتابی هەولێرم لە شارەوانی چاپ کردی لەوێ هەندە دیدار و دیمانم کردێ لە گەندە خەڵک بۆ ناسین و دۆزینەوە و شارەزابوون بە هەولێر و بە ناو و بە کەلتور و بارە کۆمەڵایەتی و ئابووری شتەکانی ناو هەولێر ئەوم کردبوو بەڵامەوە بۆ شێوەیەکی برێن سادەی ئەو کاتی بوو یەکەم ئەزمونم بۆ نووسینی ئەم زۆرە بابەتە دەگەڕێتەوە بۆی کتابەکەم لەگەڵ شێرکۆ بێکەس کرد شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەس 955 دقه لەگە شێرکۆ بێکەس کتابەکە ناویوا بوو دە ڕۆژ لەگەڵی بووم کتابێکم نووسی بە شایدی ئەو خەڵکەی کە کتابەکان بینی و دەڵێن بابەتێک و کتابێکی زۆر تایبەتیە و هەستیشم کرد بۆی 2000 چاپ بۆ هەر 2000 چاپەکانی لەناو خەڵک باش ڕنگدانەوەیەکی باشیە بوو و شێرکۆ بە خۆشی زۆر پێ ئاسوودە بوو و منیش بە بابەت و بە ئەزمونێکی جوانی خۆم زانێ ئەوە وای کرد یان هەستم دەکردە من تااقەتی ئەوم هەیە بتوانم خەڵک بدوێنم ئەلف با ناو فلان من دەهێنی ئەو نازانی چی پێەیە ئەو بەخۆی بڕواناکە بای 500 لاپەڕە کتاب قسەی پێبی تۆ کە دەیدوێنی تۆ کە تەمەشای ئەرشیفەکەی دەکەی تۆ کە لاپەڕەکانی ژیانی هەڵدەدەیەوە تۆ کە فۆتۆیەکانی تەمەشا دەکەی تۆ کە دەیوروژێنی هەز دەکەیەوە بابەتەکە بەشی ئەوەی دەکا دەبتە کتێبێک دەبێتە چەندین بابەت و لە ناو قسەکان ژە تو نازانی ئەوانەی پێیە کە دەردەکەوی زۆر مرتاحە من لە کتابەکەی جەمال عەلەمدار من نەم دەزانیەوە لە بەرازیل ژیایە کە من قسەم لەگەڵ کرد نەمزانیەوە لە ئوروگوای 6 ساڵ ژیایە من کە قسەم لەگەڵ نەوزاد بازیری کرد نەمزانی دکتۆر بە لەگەڵاڵەی من کە کتابی لەگە شێرکۆ بێکەسی ئەو دیمانە دوور درێژەم کرد نەمزانی شێرکۆ بێکەس کاژیک بووە مەسەلەن نەمزانی شێرکۆ بێکەس تااقەتی ئەوەی هەیە دەریایەک شعری لە خەیاڵ و نووسینە تەواو نابی بەڵام پێی بەرنامەی نووسین و قسەکردنەکان و پێداچوونەوەکان هەز دەکەی کتابێکی تەواوە و ڕەنگە خەڵکی تر بەدە لاپەڕە بیکە تۆ بە 500 لاپەڕت کردووە ڕاستە ئەوسە جگە لە باسی وەرجێڕان و مێژووی ئەو کەسایەتیانەکە وا هەوڵ دەدەی زیاتر بنووسیەوە چەند ڕۆمانێک تەیە خۆت نووسیتە لەسەر گەڕەکانی هەولێر ئەمان خۆش باسێکی ئەو ڕۆمانە نەبکەی و ڕۆمانی کە لە بەردەستە لەسەر گەڕەکانی هەولێر حەزم لێ ڕوونکردنەوەک لەوە بدەمەوە 12 بەرگە چاپ بووە بڵاو بوویتەوە و هەموو بەرگەکانیش لە مەراسیمێکی تایبەتی ناو هەولێر بە ناوی بە دروشمی هەولێرتان باش بڵاو کراوەتەوە و لەسەر گەڕەکەکان نییە لەسەر هەولێرە کە بەرگەک ناوی تعجیل لەماناوێنێ باسی گەڕشی تعجیلەکەم چەند کۆڵانە و چەند خێزانی تێدا بوو و خێزانێک هەولێرە بەس گەڕەکی تعجیل ناوی تعجیل پێرۆزی ئەو شێم کردە بەرجی ناوی ڕۆمانەکەی کە ناوم لەنا سێتاقان ڕاستە ڕووداوەکان هەندێکیان لە سێتاقانن بەڵام ماناوێنێ باسی قەڵاتم نەکردیە مانایەوەنێ باسی دوکانەکانی ناو قەیسەریم نەکردیە و تەیراوە شەروە کە باسی ڕۆمانێکم بەناوی هەولێر تەیراوە نووسیوە هەولێرە بەڵام ناوی گەڕەکەکانم کردە ڕەمزێک بۆی سرنجی خۆی نەڕابچێشم تەیراوەیەک وا بزانی باسی ئەو دەکە یان خەڵکم توش بە مامۆستا من خەڵک تەیراوە مەخینمەوە چامنی تێدا نەبووە با بەوە هەولێرە بەرحاڵ ئەوی تر نووسین نازانی چ دەنووسی نازانین چ لۆدێ نازانم ڕۆمانی تر دەنووسم یان نانووسم بەڵام 12 بەرگم نووسیوە هەر بەرجی 250 لاپەڕە هەر بەرجی 6 مانگ 7 مانگیشم لە ناو کردووە و زۆر بەشیان خەڵکی برادەر و خەڵکی چاک و هاوڕێی شیرینی خۆم یارمەتی پشتیوانیان کردیمەوە چاپکردنی کتابەکە و ئێستاش ڕەنگە ناوێک بووم یان کەسێک بم یان قەڵەمێک بم بۆی بناسرێمەوە من زۆری هەولێرم نووسیوەتەوە و زۆریش گەڕاوم بۆ ئەوەی گۆشەکان و ناوەکان و کەسایەتەکان و مۆڕالەکانی خەڵکی هەولێر بدۆزمەوە لەسەریان بنووسم گەڕاوم چی بنووسم چێ بنووسم چ لەو پیاوە بنووسم پشتێنەکەی دموچاوی سینگم مەمچی ئەم کچە عشق سووتانی ئەم کوڕا
پۆلەکانی و قوتابخانەیە دیوارە نەخشینەکانی ئەسکەندەر عوسمان ینی هەولێر گەڕایمە بۆی ئەو دیمەنانە بینمەوە بۆی دیوانەکەی ڕۆمانەکەمی پێپڕکەمەوە باشە مامۆستا تەیراوی تێدا بچکە منداڵی تەیراوەوە یەکسەرەوە ملا دروست بوو تەیراوە دە ڕۆمانیشە سووری تاوانە من ناومان ناوێن ناو کتێبەکەی بەس تەیراوەکە بەسەر بۆیەمە مامۆستا سەرنجی کەسایەتێک بوو تۆی ڕاکێشە کە مەملەکەتی فارگۆنەکان دووبارە چاپکەوە چکە منیش هەمان کۆمنتم خوێندەوە کۆمنتەکەی وەکو وێنای فیلمێکداتە بەرچاوم زۆر جوای نووسی بوو بارحاڵ چاپکردنەوەی مەملەکەتی فارگۆنەکان کاتی خۆی کە مەملەکەتی فارگۆنەکانمان چاپکرد چاپکردن سادە بوو وەلەو دەنگدانەوەیکی باشی بوو و کاتی کتابی کوردی زۆر کەم بوو لە 1990 لە سلێمانی ناهروێ برام لەوێ پرشتی چاپ و چاپکردنەکەی کرد بەڵام دەنگدانەوەیکی باشیە بوو لەبەرەوەی کەم لەسەر ئەو کاروانە نووسرا بوو کاروانی چوونە دەرەوە و یۆناان و ئەسینا و قتار و مەساتی و عالەمەی لەو ڕێگای ئەوش باسی ژیاننامەی خۆتە خۆم بەشێک بینیوتە ئەوانی کە بینی و ئەوانی کە بۆیان جێڕاومەوە ئەوانی کە هەستم پێکردی و بۆنم کردیە یان لێم خیندینەوە ڕەنگان دە شتێنەی گوتی من لێم خیندیتەوە کە دیتم بوارێک پیا بە بۆی چاپیکەمەوە دیارە پێدا چوویمەوە ڕێنووسێکی تر بە دیزایانێکی تر چاپی دۆممان کرد و ئەو کاتیش حەزم لێ ئاماژە بەوە بدەم نامەیەکم بۆ دکتۆر میراودەلی کەمال میراودەلی نووسی گۆ بە ڕۆژنامەیەکی بوو لە لەندەن وتم من ناوم فڵانە لە یۆناان و ئەوانە هاتووم و ڕۆژانی خۆم نووسیتەوە و چ دەرێک یەکسەر نامە بە 3 ڕۆژ تا ڕۆژ دەگەی لە برین دەگاتە بریتانیای وڵامی دامەگوتی من لە مێژە چاوەڕوانی قەڵەمێک بووم ئەو کاروانم بۆ بنووسیتەوە تکایە زوو بووم بنێرە ئیتر دوو بەشم لەو کتابەی لەو ڕۆژنامەیە بڵاوبەوە و ڕۆژنامەکەشی بۆ دەناردەمە تا بۆ ئاخران ڕۆژنامەکەم مابوو و زۆر پەرۆژ بوو زۆر پێویستی پێ بوو بڵاومان کردەوە لەبەرەوەی باب ئەدەبەکی نوێ بوو ئەدەبەش تازە بوو ببوورە پاسەپۆرتیش هەر هەمان شتی مەملەکەتی فارگۆنەکان نیە ناوڕۆکەی نزیک نیە لێک ناوە پەسەپۆرت ئەوە سەفەری سەر دەریای سوور و سپی و ڕەشە پەسەپۆرت سەفەرێ بۆ ناو کۆڵانە جوان و تەبەق ڕێژ و کەرپوز ڕێژ و منارە جوانەکانی ئەوروپایە ئەو شوێنانەی کە داونتاونی ئەو شارە پیرۆزانەیە ئەو پەسەپۆرتە سەفەرێکە بۆی خەڵک فێرکەم چۆن سەفەر دەکات سەفەرێکە یان کتێبێکە یان نووسینێکە باسی ئەوەی دەکەم دەرم کە سەفەر دەکەی ئاگەر لێ بیزانتایەکەت پتەوبی کە سەفەر دەکەی پێشەوەی سەفەر بکەی ئاگەر لێی پەسەپۆرتەکەت بەسەر نەچووبی کە سەفەر دەکەی حەبەکانت لەبیر نەچی کتێبێکە پەسەپۆرت بۆ ئەوەیە بە خەڵک برێم لە خۆتان سەفەر بکەن ئەگەر سەفەر ناکەن کتێبی وڵاتەکان بخێن کتێبی وڵاتەکان بخینەوە گلەیشم لێ کرا لەوەی وایە منەوانم بە کورتی نووسیوە تم بابە من لەبەرەوەی سەفەرم زۆر کردیە ئەگەر بە درێژی بۆی کە خەڵک ئەو سەفەرانی خۆی دەنووسەوە بەدە بە کتابی واشتاوە نابیوانە من ئەو سەفەرانی دنیا کردومە منەوە 20 ساڵە بەردەوام مناو فڕۆکەمە لە وڵات لە وڵات لەو شار بۆ ئەو شار کۆڵان و کوچەی کۆنی کەم شارەکانی ئەوروپا و ئەوانی عەرەبیش مەغرب و تونس و مصر و سووریا و قاهرە ئەوانە زۆر تێدا و مۆگە چەندی بنووسم بەش ناکە بۆیە ئەوانە ڕاستە بە چڕی و بە کورتی و بە پوختی بە دەقێکی ئەدەبی نووسیە ڕاستە ئەوسە بەرنامەکەمان زۆر جوان کرد زۆر بە سادەی ئێمە تێناوە ناو بەرنامەکە هەتا جلوبەرگ و شێوازی قسەکردن هەم شتت بێمە گۆڕی زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان بووی و پێمان خۆش بوو لە کۆتاییەگە شتێکمان مابێت بەڕێزت باس نەکرد بێت ئەوەی بڵێم بە سایە و بەرنامەی ئێوە ئەوڕۆ بەو گەرمای هاتینە قەڵاتێ و من قەڵات بە ڕەمزێکی شارستانی دەزانم قەڵات بە چاوی کوردستانی گەورە دەزانم و قەڵاتی هەولێر ئەگەر خزمەت بکرێ و بڕوا بکە دنیا هەموو گەڕاوم شوێن نییە وە قەڵات زۆر تایبەتی لە ناوەندی شارێک شکلێکی جوان بەرزایەکی تایبەت سەرکەوتنی تاریخەکی درێژ خامێکی پیرۆز بۆ ئیشکردن لە ناو ئاسار بۆیە دەڵێم شانازی بۆی دەکەم بە سایە ئێوە و خۆشحاڵم و سوپاسی ئێوەش دەکەم کە هاتینە
ئەو قەڵاتمان بەسە کردەوە و من هەر بە پێیان بەسە دەکەم بۆ سایت و بە ساری هاتمەوەڕۆ سوپاس بۆ وێنەگرە جوانانە ئەو گەنجانی کە من سادەی کامیرم دیتێ لە تەلەڤیزیۆنەکانی کۆن وەختۆی کە تەسویر چۆن بوو بە چۆن بوو کامیرێکی گەورە و عارەبانە و ئەو گەنجانە چەند بە لێهاتووی ئەو دەزانە ئەوە بکەن و دڵنیاشم کەوانی مۆنتاژ دەکەن لێهاتووی و خیبرێکی زۆریان هەیە چاویان ماز دەکەم سوپاس بۆ توش و فێرم کردی بەرنامە بە قات شتوانەکەی ڕیباتەوە کو قسەتان پێ دەکرێت بۆ ڕیباتەی نەخۆشتێت نێ ناسکە شاعرانی قوربانت مامۆستا چاوت ماچکەین خۆشحاڵ بووین هەولێرتان باش قوربانت مامۆستا دوو بڕگەی ناو بەرنامەکەمان ماوە بوورە وێنەیەکت پێ نیشان دەین بەرەوەی وێنەکەت پێ نیشان دەین پێمان خۆش بوو کتێبێک بە دیاری بەڕبەڕێز دێن سەمای کەزی و ڕووبار وەرجێڕانی ڕووناک شوانیە ئەوە ڕۆمانێکە وەرجێڕاو لە ڕۆناک شوانی بەڵێ وڵای ڕۆژێ لە ستۆکۆڵم بینیم ڕێزم لێ هەیە وەشتی جوان دەکا کاتێکی زۆری خۆی بۆی تەرخان دەکات چکۆلەوێ و ئیش دەکا دەست خۆش لە فارسی ئیشی جوان دەکا و کتێبە چاپکراوەکانی خوێنەری هەیە خوشک و نووسەرێکی بەڕێزە ئێمەش ڕێز و سڵامانێ مامۆستا ڕووناک سپاس سەمای کەزی و ڕووبار سپاس لەبەر وەرجێڕانەکەی پێمان خۆش بوو دوای بیخوێنی و سەرنجی خۆت بدەیت و وێنەیەکمان پێمان خۆش و پێێتی نیشان دەین بزاندەی ناسی لە دوای تۆ بەرنامەی لەگەڵ دەکەین بەس ناوی مەلێ ئامادەی باسی بکەم بەس دەیناسییانە بەڵێ باش بەڵێ دەیناسم و مامۆستایکی گەورەیە و وەیشەکانی جوانە و وەک من سەری سپیە و پیاوەکی تێکۆشەرە و ئیشکەرە و ماندوو بێدەنگە دووبارە سوپاسکەین مامۆستاجان بینەرانی عزیز خۆشەویست بەر لەوەی کۆتایی بەرنامەکەمان بێنی پێمان خۆش بوو سوپاسی کاک نیهات لە تیفقۆزە بکەین و کاک لۆلان خاوەنیە مۆزەخانە جوانە و کاک هەوراس کە هەموو جارێ هاوکارمانن لە بەرنامەی تەلەڤیزیۆنی و کارە هونەریەکانمان لێرە داهاتینە کۆتایی بەرنامەکەمان تاڵقەیەکە و دیدارێککە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.